بە چەند مەرحەلەیەک ئەو مزگەوتە گەورە کراوە. ئەوەل جاری زۆر گچکە بوو، دوایە مەرحەلەیەکیانە هات خێرخوازێک بڕشتی گەورە کرد بۆ مەرحەلەی دووەم. مەرحەلەی سێم بەخێب حکمی خێرخوازان و خەڵکی گوندی مزگەوتەکەمان گەورە بوو، زۆر باشە و قوتبەی لێ دەکرێ و پێنج فەرزە نوێژی لێ دەکرێ و مەولودی لێ دەکرێ و بۆ بەوەنەی ژن مارەکردن و ژن گواستنەوە قاعی هەیە، مناسەباتانەی لێ دەکرێ و مناسەباتی کێشەی کۆمەڵایەتی لێ دەکرێ و ئەنوا شتی لێ دەکرێ. مزگەوت گوندیش بێ مزگەوت هەر نابێ، هەموو بە حکمی ئەوەش ما گوندن لە جادەی نیزێچین غوتبان زۆر قەلەبارغ دەبێ، خاستەن ڕۆژی جومعان قەلەبارغە زۆر گچکە بوو، زۆر گچکە بوو. دوایە ئەودا خێرخوازێک هات بڕشتی گەورە کرد، ئەودا لە بناغی ڕاخەرەیان کرد، ئەوە بە حکمی ئەوەی خێرخواز و خەڵکی گوندی مزگەوتەکان گەورە بۆ قاعن هەیە ئێستا و وەڵا یادگاری خۆشی هەیە و ناخۆشی هەیە، خۆشی هەیە و ناخۆشی هەیە. ئەو مزگەوتەوەی کراوە خۆش بوو، زۆر خۆش بوو بە بۆنەی ئەوەی مزگەوتەکان نوێ بۆ خۆش بوو، زۆر خۆش بوو. بە جاریش هەیە نماخۆشە دەبینی لە عادیساک لە کەسێک ئەوە چی کەسێک جان لە دەست دەدا ئەوەشی لێ دەکرێت زۆر ناخۆشە. ئەو خۆشیانە ئەو ناخۆشیانەش هەیە.